هەر تایبەت بە ڕووماڵی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان لە ستۆدیۆکانمان میوانداری زۆر بەڕێز ئەنوەر حسێن نووسەر و شرۆڤەکاری سیاسیمان کردووە. کاک ئەنوەر بەخێرهاتیت. لە 25 شوبات پێکەوە باسی پەیامی سەدەی عەبدوڵڵا ئۆجەلانمان کرد. ئەو کات کە دەست پێشخەری کرد بۆ دانانی چەک و ئەمڕۆژ دووپاتی کردەوە. عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێت خەباتی چەکداری سەردەمەکەی کۆتایی هاتووە و کاتی ئەوەیە خەباتی سیاسی بکرێت. هەر بەڕاست لە تورکیای ئەمڕۆدا کورد ئەو مافەی هەیە کە پەکەکەی بۆ بەدیهێنانی دامەزراند؟ زۆر سپاس. لە ڕاستیە ئەوەی جەناب دێڵێ دەقیقەوە کاتی پێشوش لەم بەرنمەیە قسەمان کرد. ئەو پەیامە بەردەوامانەی عەبدوڵڵا ئۆجەلان ئەم دوایە یاوێتی بەڕاستی پێویستی بەوە بوو کە پیاچوونەوە بە بەشێ لە بۆچوونەکانمانە بکەین کە ینی قابلی وەخنەگرتن بێت. ینی بەو دەلیلەی کە ئەو پەیامەی سەر لە نوێی ئەمڕۆی عەبدوڵڵا ئۆجەلان دیارەکە وازەحە پەیامەکەی بۆ پێکەکەیە و بەڕاستی بۆ کەسی نەبوو تورکیایە نەبوو کۆمەلگای نێو دەوڵەتیە. ڕاستە لە هەندێک شوێن سوپاسی ئەواناکە کە بەشداریەکەن لەم پرسەیە، بەڵام پەیامەکەی بۆ پێکەکایە و وا دیارە لە پەیامەکەشە زۆر ینی دڵخۆش نییە بەو هەڵسو و کەوتانی پارتی کرێکارانی کوردستان. ڕاستە ئەڵێ ئەوە کۆنگرەی 12تان باش و بەڵام دیقەت بەی مەسەلەن لە چەند شوێنە لەم پەیامەیە ئەمڕۆ جەخر لە چەند شوێنە لە چەند مەقتەعا جەخر لەسەر چەکدانانەکاتەوە کە ئەمە خواستی تورکیای بەڕاستی خواستی یەکەمی تورکیای تورکیانە ناڵێ پەکەکە چەکدانی ئەڵە تیرۆر کۆتایی پێبێنە پرسی تیرۆر کۆتایی دوو هەم ئۆجەلان لەم پەیامی ئەمڕۆ دیسان زۆر جەخر لەسەر چەمکی دیموکراسی کاتەوە کە ئەمەشیان هێشتا هیچ ممکن نییە لە تورکیا هیچ ئەم دیارە دیموکراسیە ناڵم هیچ دیموکراسیەک لە تورکیانە، بەڵام ئەم دیموکراسیە بە نیسبەت پێکەکە و بە نیسبەت گەلی کوردەوە زۆر کەمە و پەیامەکانی بەڕێز ئۆجەلان لە جگەلەوانش ئەڵێ بۆیە من پێتانەڵم بڕیارە دەم کە چەکدانن لەبەرەوەی ئەو فاکتەی کە ئێمە چەکمان بۆ هەڵگر لە تورکیا نکۆڵێکردن لە مافی کورد 50 ساڵەوە پێش نکۆڵی لە مافی کورد بەدی هاتووە هەموو مافەکانی کورد بەدی هاتووە بەڕاستی وایە مەسەلەن مافەکانی سیارەکەی بەڕاستی لە تورکیای ئەمڕۆدا و لە سەردەمی دەسەڵاتی ئەردۆغاندا ئەم مافانە بەدی هاتوون و دەمەوێت بزانم ئایا هیچ پێشمەرجێک هەبووە بۆ ئەم پەیامە چەکدانانی پەکەکە بەرامبەر بە چی؟ ئێستا ئەو هەنگاوانە چین کە لە نزیک مەودادا دەبێت تورکیا بیانێت وایە هەر بەڕاستی ئەم هەنگاوانە دەنێت مافی کورد ئێستا ئەردۆغان ئەمڕۆ کە وتاری هەبووە دەڵێت گەلانی تورکیا تورک کورد عەرەب واتە دان بە مافی کووردا دەنێت، بەڵام ئەمە ئەگەر نەچێتە ناو چوارچێوەی دەستوری یاساوە مافە دانی کاک ئەم دەوڵەتێکی مخابراتیە دەوڵەتێکی تەواو مخابراتیە و هەموو ئەم پرسانەی لەگەڵ پێکاکە و لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بەم شکڵە بەڕێوە بردووە. دیقەت بە لە چەند ڕۆژی ڕابردووی ئیبراهیم کاڵن هاتۆتە لەگەڵ یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان و ئەچۆتە بەغا پێشتریش چۆ لای کۆماری ئیسلامی ئێران و ئەچێتە سووریا. هەموو ئەم پرسانە ئەم سەردانانەی چی ئیبراهیم کاڵن و چه هاکان فیدان لە ڕابردوودا هەمووی بۆ ئەوەیە کە بتوانن کۆی پرۆسەکە بە شکلێکدا ڕێژن کە خۆیان مەبەستیانە بۆی کە تۆش وتت مثلەن ئاک پارتی لە ماوەی حکمی خۆیان بەردەوام هەوڵی داوە هەموو نارەکانی سەرکوتکە مەسەلەن با پێ بڵم فەتحوڵا گولێنیەکانی لە ناوبرد ئەرگانەکۆنی لە ناوبرد مەترسی دەوڵەتی کودەتای لە ناوبرد وەجەهەپە و بە خودی ئەکرەم ئیمام ئۆغڵوشەوە کە هەڵبژێردرای خەڵکی خستیە زیندانەوە ئێستا گەورەترین مەترسی لە بەردەم ئەکەپەوە بۆ دەوڵەت تورکیا چی بوو؟ کورد بوو پێکەکە بوو. ئەم ئامانجەی دەتوانێت پەکەکە لە چەکدا بماڵێت بەڵێ و قەندیل یەکشت پێ بڵێم پێکەکەی پێش پێنجی مان کە بڕیاری چەکدانانی داوە 57 کۆنگرەی 12 57 کۆنگرەی 12 هەرگیز پەکەکەی پاش ئیتر ئەو پەکەکەی نییە خۆشیان هەست بە ماکەن خودی پارتی کرێکارانی کوردستان لەبەردەم دوو حاڵەتایە. یەکەم یان ئەوەی سەرۆکەکانێڵێ کۆتایی بە خەباتی چەکداری و ناوی پەکەکە و هات نەخوارەوە لە قەندیل و هەڵوەشانەوەی 32 حیزب و گروپی جیاوازی هەر چوار پارچەی کوردستان بێنن کە لە ژێر مانیفستۆی ئاپۆیزم و ڕێبەرایەتی عەبدوڵڵا ئۆجەلاندایە یان ئەوەی کە ئینشقاقی ڕوودا لە قەندیل و لەم دوو حاڵەتیان هیچی تریان نییە. مەسەلەن تورکیا ڕازی نییە بۆ تورکیا خۆش ناوتوتان ئەبیستن ئەردۆغان بە تەنها بە چەکدانانی پەکە ڕازی نییە
ئەڵێ ئەبێ مەسەلەن ڕۆژاوی کوردستان کۆتایی پێپێندرێ و پژا کۆتایی پێپێندرێ و هەموو ئەو سی دوو ڕێکخراوی کە لێرە ئێستا کاتینی ئایا ئەم سی دوو ڕێکخراوە ئەسنە ژێر ئەم بڕیارێ عەبدوڵڵا ئۆجالانەوە یان بڕیارێکی ترە دەن بەڵام قسەکەوەیە کە پێکەکە ئەبێ بە قسەی سەرکردەکەیان بێ چەکدانن بەڵام بە نظری من نظری شخصی من پێم وانە هەموو ڕابەرانی پەکەکە هەموو سەرکردایەتی پەکە بە تایبەتی باڵی چەپی ڕادیکاڵی ناو پەکە ئەم بڕیارەیان قبول نییە و لە داهاتوو شایع بینین ئەو ترسەیە کە ئەمڕۆ ئەردۆغان دەڵێت ئێمە ڕێگە نادەین کە چەکدانانی پەکەکە تێک بدرێت ناهێڵین دەستی خراپ بێتە ناو پرۆسەکەەوە ئەم ترسە تەنها لە ئەو باڵەیە کە لە ناو پارتی کرێکارانی کوردستانە یان لە ناوخۆی تورکیاش جارێ با پێ بڵم ئەم مەسەجانەی ئەردۆگان و هاکان فیدان و برایم کاڵن و هەمویان ئەیدەن خۆیان بە نظری من لە ئەجێندایانە هەیە لە داهاتوو شتێک ڕوودا پرۆسەکە تێک بە یعنی ئەگەر بە مردنی عەبدوڵڵا ئۆجالانیش بێ وەکو چۆن تورکت ئۆزالیان تیا برد سیناریۆ بۆ ئەمەدا ڕێژن ڕێگای بۆ خۆشەکەن ئەم هەموو سیناریوانەی کە سازیشیان کردووە بەردەوام چەند مانگە بۆ ئەوەیە کە بڵێن ئێمەمانەی کێشەی کورد چارەسەرکەین ئەمە یەکێکیانێکە بە نەزەری من لە داهاتووە لە ڕێگاداهەیە دووهەم بەڵێ بێگومانێکێ لەوانە باڵی ڕادیکاڵی پەکەکە کە رووسیا و ئێران پشتیوانی لێ یەکەن بە تایبەتی رووسیا و ئێستا ئیسرائیلی شاتۆتە سەر ئوستاز ئێستا ئیسرائیل ئەوەندەی زانیاریەکان بازەکەن هیچ خۆشحاڵ نییە بەم دانووسانە لەبەرەوەی وەکو کارتێک دژی تورکیا بەکاربێنێ ئێران و ئیسرائیل سەرڕێ هەموو کێشە ناوچەیەکان ئەو شەڕان لەسەرەوە متتەفقن کە پێەکە بمێنێتەوە وە دامی بکەن وەفدی ئیسرائیلی لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستانی قسەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کردووە کە پشتیوانی لە پەکەکە بکەن و پشتیوانی بە تایبەتی لە ڕۆژاوی کوردستان بکەن کێشە گرفتیان بۆ دروستمەکەن سنوورەکانیان لەسەر دامەخەن هێندە بۆچی بۆی وەکو کارتی فشار لەسەر تورکیا بمێنێتەوە بە تایبەتی کە بە خۆ دەزانی لە دوای هێرشەکانی ئەم دوای ئیسرائیل بۆ سەر ئێران بە تەواوی بملانێ و قەیرانەکانی نێوان ئیسرائیل و تورکیاش دەرکەوتن و خودی ناتانیاوە ژووتی وتی سەرەی ئێوەش دێ یعنی قسەکەی مەبەستمەوە ئەمانە وڵاتانی ئیقلیمی خودی عێراق کە لەگەڵ ئیبراهیم کاڵن دانیشێ لە ژێر فشاری ئێرانان رازی نییە مەسەلەن کەمپی مەخموریان داخستووە تا ئێستا لە شنگال هەر ئەوەی کە حکوومەتی هەرێم ێڵێ ئەبێ دەسەڵاتی حکوومەتی هەرێم بگەڕێتەوە قبولیان کردووە نەخێر هەموو ئەو سنوورانەی کە بەدەست پێکەکەوەیە لە ڕەبێ و فیشخابوورەوە تا ئەگاتە هەورامانی ئێرە ئەوەی بەدەست پێکەی ئەو سنوورانە هیچیان کردووە حکوومەتی عێراقی چەنگاوێکی ناوە حکوومەتی سووریایی چەنگاوێکی ناوە نەخێ ئەمانە هەمویان پێیان خۆشە پێکەکە و کارتێکی فشار بمێنێتەوە و جگە لەمانە ئوستاد جگە لەم کارتی فشارانە کە لەو گەمە سیاسیانەیە دەور و نەخشی هەیە با پێ بڵێم واقعەتێکیش ئەوەیە پێکەکە تا ئێستا خاوەنی 4 تا 5,000 گەری لایە و ئەمانە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو ڕاهێنراون بەچی بە مانیفێستی مارکسلینیزم بە مانیفۆستی باشوور باکوڕ ڕۆژهەڵات ئاپۆ سەرۆکی وڵات ڕاهێنراون بە تێزی دەوڵەت نەتەوە ئێمە دەوڵەتێکی کوردی هەر 4 پارچەی کوردستانمانەوە ئێستا ئەمڕۆ دەوڵەت ئێستا نە خودی ئۆجالان هەڵێ یەکەم تێزی دەوڵەت نەتەوە کۆتایی هاتووە و لە بەرامبەر من مانیفستۆی کۆمەلگای دیموکراتم دروست کردو ئوستاد بەڵام کاگەنۆر بابەتی کۆتاییهاتنی دەوڵەت نەتەوە لای عەبدوڵڵا ئۆجەلان بابەتێکی تازە نیە ئەمڕۆ سبەی نییە یعنی لە 15 ساڵی ڕابردوودا 20 ساڵی ڕابردوودا عەبدوڵڵا ئۆجەلان زۆر لە پەیامەکانی داباستی کۆتاییهاتنی دەوڵەت نەتەوەی کردووە ئایا گەریلاکانی پەکەکە لەسەر ئەم مانیفستۆنۆیە ڕانێهێنراون کە کۆمەلگەی دیموکراتیە یعنی دەتەوێت بڵیت ئامادەنین چەکدارانی پەکەکە بۆ ئەم قۆناغە نوێیە ئوستاس ڕاهێنرا بیشن بێگومان پێکەکە نەیشادۆتەوە کەوان حیزبێکی ئاپۆین بە تایبەتی بەشێ لە ڕابەرانیان بە تایبەتی باڵی ڕاستی ئەم حرەکەتە نەیشادۆتەوە کەوان بەڵام بە دوای ئەم ڕووداوانەوە کۆنگرەی بە تایبەتی 12 بۆ چوونی جیاواز لە نێوان سەرکردایەتی پێکە دروست بووە و لە ماوەی ئەو چەند ساڵەشا کە تۆڵێ لە بێگومان عەبدوڵڵا ئۆجالان مانیفستۆی شارستانیەتی دیموکراسی لە ساڵی 2010 لە زیندان نووسیوە لە ژووری F باشە ئێستا توانم ئەو شوێنانت بۆ بخێنمەوە لە ناو کتێبەکەیە لە بەرگی 5 مانیفستۆی شارستانی بۆ بخێنمەوە کاڵێکی ئەڵێ دەوڵەت نەتەوە مەترسیە لەسەر نەتەوە لەسەر گەلانی تورکیا و دەوڵەت نەتەوە مەترسیە لەسەر دیموکراسی و دەوڵەت نەتەوە هەژمونی خۆی سەپێنێ و مافی گەلان نادا لە بە پێچوانەوە ئێمە بێ خەریکی مانیفستۆی دیموکراسی بین و ئەوەش لە چوارچێوەی کۆمەلگا و ڕێکخراوی ئازاد وەرحاصل تورکیاش ئەمەیە بێ دەوڵەتی نەتەوە بووە قسەکەمەوەیە هەڵوەشانەوەی سیستەمی دەوڵەت نەتەوە لەلایەن حرەکەتێکەوە کە 50 ساڵە بەمە گۆش کراوە کە دەوڵەت ئەوان باوەڕیان وا بوو مثلەن
یەک پارچەی کوردستان نییە هەر بۆ گەریلاکانیان هێناوەتە ئاسۆس و ماوەت و شارباژێر و زاخۆ هین ئەوەڵەن کوردستان هەمووی ئێمە یەک دەوڵەت ئێمە یەک دەوڵەتی نەتەوە دروست دەکەین یەک دەوڵەتی گەورە ینی بە ئێستا کە هاتوۆتە سەر ئەوە و ببێ هیچیش ئوستاز بەبێ ئەوەی کە مەسەلەن بەڕاستی یعنی دەوڵەتی تورکیا بەسی ترین هەنگاوی نابێ بەسیترین هەنگاوی نابێ زیندانیەکان ئازاد کە مەسەلەن بڵێ باشە لە ماوەی کە ڕابردوودام گۆڕاکاری لە دەستور و لە مادەکانیەوەی کە دەوڵەتی تورک تەنها یەک نەتەوەیتیایە لەوەی کە ئەمانەتی ڕۆریز نین و تا ئێستا بڕیاری هەڵۆشانەوەی ئەو لیستە 216 کەسی نەداوە کە گروپی پەکەکە تیا تیرۆر پێت وایە ئەمانە بێ بڕۆنە ئەلمانیا دانیشن نابێ بێنەوە تورکیاش پێت وایە عەبدوڵڵا ئۆجەلان هێندە لە واقعی تورکیا و کورد لە تورکیا دابڕابێت کە حسابات بۆ ئەمانە نەکرابێت بۆ ئەم نەبوونی مافی کووردە نەکرابێت و ئەم بڕیارە زۆر مێژویە بدات کە چەکدانانی پارتی کرێکاران ئاماژت پێدا 40 ساڵە ئەم پارتە 50 ساڵ ئەم پارتە لە شەڕدایە لەگەڵ تورکیا سا قسەکانی من باوالێک نەدرێتەوە من هیچ گومانم لە شۆڕشگێڕی و تێکۆشەربوون و خۆڕاگری عەبدوڵڵا ئۆجەلان لە لابڕدوو لە ئێستاشا کە 26 ساڵ لە زیندانە نییە هیچ گومانە لە منە بێت تا پیاوێکی تێکۆشەر و خۆڕاگر و شۆڕشگێڕە خاوەنی بیر و باوەڕی تابێت بخۆیەتی بەڵام ئینسانێک 26 ساڵ لەژێر هەژمونی دەستگایەکی وەکو میتابێت لە زیندانی ئیمرالیە ئایا دەوڵەت ناتوانێت کاریگەری لەسەردانێ بێگومان ناتوانێت ئەمە قسەکەی دوای و قسەکەی ئوستاز تۆ ئەگەر قسەکە لەسەر پرسی دیموکراسیە پرسی گەلی کووردە باشە ئێمە چەند نموزەجمان هەیە لە ماوە لە نەوەتەکانەوە بەم قۆناغانەیە تێپەڕی و مەسەلەن دانووسانی نێوان فەلەستین و ئیسرائیلەکان لە نێوان یاسر عەرەفات و ئیسحاق ڕابین و شەمەن پێرست بە پرۆسەیەکی زۆر باش تێپەڕی و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تەنانەت ئیسپانیا فەڕەنسا بەریتانیا ئەمانە دەخالەتیان کرد و دوای پرسەکە بە ئاکام گەیشت ینی ڕێکەوتنەکە کرا ڕێکوتنی کام دێبد و ڕێکوتنی چی ئەو فەلەستینیەکان خۆیان وتێکیاندا دووهم مەسەلەن دوای ئەو ڕێکوتنی نێوان ئەفریقای باشوورمان هەیە لە نێوان نێلسۆن ماندێلا و سیستەمی ئاپارتایت دەوڵەتان دەخالەتیان تیا کرد و پرسەکە نەک هەر زۆر سەریع مەسەلەن نێلسۆن ماندێلا دەسەڵاتی باشە دوای نزیکترینیان ڕێکوتنی نێوان حرەکەی فارک و کۆلۆمبیا 2016 ئەمە ڕێک هاوشێوەی مەسەلەن حرەکەی فاری حرەکەیکی مارکسی لینستی چاپی وەک پێکەکەیە ژن و پیاوتیایە بەشدارن و هەموو ئەو پرسانەی کە لەسەر ڕێک حرەکەیەکی هاوشێوەی ئەوەیە خاوەنی زۆرتریش گەلی لاش بوون باشە بەڵام کاتێ پرسەکە دەستی پێکرد لە 2012 تا 2016 خیان بەڵام لەلایەن چێوە جارە یەکەم دانیشتنیان لە کوبا بوو لە ماڵی ڕاوڵ بوو لە سەرۆکی کوبا بوو خودی براکەی فیدل کاسترۆ دەخالەتی تیاکە دانیشتەکان لەوێ بوو دوایی ئەوە دەوڵەتی ئیسپانیا دەخالەتی تیا کرد و تا UN بانکیمۆن خۆی بەشدار بوو لە چەکداماڵینی حرەکەی فارک لە قۆناغی سێ هەما و چەکداماڵینیان بە سێ قۆناغ بوو و لە هەر کام لەم سێ قۆناغی کە حرەکەی فارک ئەنجامیدا دەوڵەتی کۆلۆمبیا ڕێوشێنی جیازی گرتە بەر یعنی هەنگاوی جددینە بۆی حرەکەی فارکچەکانی دانا و دوای ئەوەش یەکەم کۆنگری حرەکەی فارک لە بۆگۆتا بە ڕسمی خۆی هەڵۆشاندەوە ئایا مەسەن دەوڵەتی تورکیا ڕێگادا پاکە ئەو تا پێکاڵی بێ لە سلێمانی چەکانتاندانێن و بیسووتێنن و ئەمەش کۆتایی نییە سیگەری لا چلگەری لابێن لە هەولێر لە سلێمانی چەکدانێن کۆی پارتی کرێکارانی کوردستان بە قسەوان ئاماریان لە بەردەستایە ئەبێ ئەمە کۆتایی پێبێ وەکوتم ئەو سی حەدو حرەکە وێ مەقسەکەمەوەیە ئەمەی ئۆجالان من هیچ گومان لە شۆڕژگێر بوون تێکۆشەربوونی ناکەم بە خۆشیوتی من گرنگ نیم لە ناو زیندانە بمێنمەوە ئەمە ئەو پەڕی گەورەیە زۆر بەڵام قسەکە ئەوەیە ئایا پێکاکە لە دەرەوە بەمە ڕازیە من پێم وایە بە چەکدانانی وا بڕیارە سبێنێ بەڕێز ئۆجالان پایامێکی تر بە ووا بڕیارە دوو بەیانی بەشێ لە گەریلەکانی پاکە لە ناوچێ ڕانیەوانە بە ئاگاداری حکومەت یاریمکوستان چاکانیان نن بەڵام پێم وان نییە ئەمە کۆتایی زۆرەکە نیە تورکیا ئەمە بۆچی دەکات ئایا براوەی ئەم پرۆسەیە دەتوانین بڵین تورکیا دەبێت ئەگەر پەکەکە بە فعلی چەکدا بنێت و قەندیل چۆڵ بکات و ببێتەوە بە پارتێکی سیاسی وەک ئەوەی کە ئۆجەلان داوایەکە دەمەوێت بیبەستمەوە بەوەی کە ئەردۆغان لە ماوەی ڕابردوودا وتی ئێمە سایکسپیکۆیەکی تر لە ناوچەکە قوبوڵ ناڕاستە ئەمەی تورکیا دەستی پێکردەوە پەلەپەل دەکات لە چەکدانانی پاکەکە ترسە لەو واقعانوەی ڕۆژهڵاتی ناوەڕاست ترسی لەوە هەیە کە پێگەیەکی بەهێز بۆ کورد دروست بێت ڕێک وایە ڕێک دقیقەن وایە کاتی خۆشی لەم بەرنامەیە باسمان کرد وتمان ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر و ڕووداوەکانی ڕوخانی ڕژەمی بەشار ئەسەد و پێش ئەوەش بێگومان ئەنکەرە دقیقەن ئاگای لە هەموو ئەو ئاڵوگۆڕانەیە کە لە منتەقەکە ڕوویداوە و پێشی وا بوو یەکێک لەو ئاڵوگۆڕانە خودی تورکیایە
و پێی وابوو یەکێ لەو کێشە و گرفتانی کە ئەیبێ لەگەڵ ئیسرائیل و ناوچەکە خودی ئەنکەرەیە خودی تورکایە هەر بۆیە زوو دەست پێشکەریان کرد ئوستاز لەو بابەتە یعنی ترسیان هەبوو باوەڕ بکە هیوادارم بۆ چوونەکانی من غەڵەت بێ بەڵام تورکیا هیچ باوەڕی نە بە مەسەلەی کوردە نە بە مەسەلەی دیموکراسیە نە بە ئازادی شخصیەکانە هیچی ئەمانەی قبول نییە و ناشتوانێت لە داهاتوویەکی نزیکە ئەمە قبولکە قسەکەم ئەوەیە ئەوەی جەنابەت دێڵی دەرەنجامی و ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەیان ڕوویدا و ئەمانەی هێرشەکانی ئیسرائیلیش بۆ سەر ئێران زۆرتر ململانەکانی دەرخست هەر بۆیش ئەوەی جەنابەت دێڵی ئەردۆگانوتی قبول ناکەی سایکس بیکۆیەکی تری یعنی چی یعنی قبول ناکەین ڕۆژاوای کوردستان بێ بە هیچ باشە ئەم پرۆسەی ئاشتیە کە تورکیا ئەوەندە دەیەوێت ئەو ویستە لەبار دەبات کە دەیەوێت کورد پێگەیەکی هەبێت لانی کەم لە ڕۆژئاوا پێگەیەکی بێسری هەبێت ئوستاز ئەوێ هەموو هەوڵەکانی بۆ ئەوەیە ئەوێ ئەمریکا فەڕەنسا بەریتانیا ئیتالیەکان کە لە ڕۆژئاوا حزوریان هەیە ئەوێ هەموو ئەوانە بە قەناعەت بگەێنێ کە دروستکردنی هەر کیانێک هەر گۆڕینی جیۆپۆلۆتیکی منتیقەکە لە قازان جینیەوە کێشە دروزەکە بەڵام بە نظری من هەتا ئێستا ئەوەی کە ئیسرائیل بۆ خودی وەجالانیش با پێ بڵێم لە مانیفستۆ شارستانی دیموکراتیا باسی ئەو ڕووداوانەی 7 ئۆکتۆبەرەکە بە جۆرە لە جۆرەکان ئەڵێ چی ئەڵێ لە مەودووە هەژمون و هەژمونی منتیقەکە کەوێتە دەست ئیسرائیل عەرەبستانی سعودی و لە دەست تورکیا و ئێران دەرەچێت لە ناو مانیفستۆیە باسی ئەمەکە و تەنانەت باسی دۆستایەتی خۆیان لەگەڵ ئیسرائیلەکە ئەڵێ ئێمە تاریخێکی هاوبەشمان هەیە لەگەڵ جوولەکە و پێویستە ئەم هاوپەیمانەتی ئەڵێ ئەگەر تورکیا مافەکانی گەلی کوردنەدا ناچارین ئێمە هاوپەیمانەتێک لە نێوان کورد و ئیسرائیل و ئەمریکا پێک بێنین لە ناو مانیفستۆیە ئەمە بازەکە قسەکەم ئەوەیە ئوستاز تورکیا بێگومان هەموو هەوڵێک خۆیدا بەڵام بەم پرسی ئاشتی کە خۆی ناویناوە بەم پرسی ئاشتی کە خۆی ناویناوە ئەوێ کێشەی کورد لە تورکیا کۆتایی پێبێنە لەسەر دەستی خودی ئەڵڵاو جەلال وەکو چۆن مەسەرەن ئەرگانەکۆنی کۆتایی پێناوی پێناوی کۆتاییهێنانی کێشەکە بە کۆتاییهێنانی دۆزی کورد واتە سەرکوتکردنی کورد یاخود پێدانی مافێک هەر بەڕاستی ئەردۆغان ئەمەی بانگەشەی بۆ دەکات تەنها بانگەشەیە هیچ نێتێکی جددیمان لە ئەردۆغان و حکوومەتی تورکیا و ئاکپارتی نەبینیوە و بە تایبەتی من بۆ خۆشم پێم وایە مەترسیەکەش لێوە سەر هەڵەداکە حزبێکی وەکو حزبی مەهاپا دەخالەتی تیاکردو داوای ئاشتیەکە ئەو گومانەکە ئەوە زۆر ناونانی پرۆسەکە بە تورکیای بێتیرۆر لە لای پاکەکەش بە کۆمەڵگەی دیموکراتیک ئەم تورکیای بێتیرۆرەکە ئاکەپە خۆیڵێ بێتیرۆر واتە مامەڵە لەگەڵ تیرۆردا دەکات تا ئێستاش پاکەکە وەک تیرۆر ئەمە دەرخەری ئەو نیەت خراپەی هیچ کام لەوێ ئاسانی نەگۆڕیەوە خۆ هەموو ئەو سەرکردانی پکەکە لە ناو لیستی تیرۆران وەک وتم نەقبولی نیە بڕۆنەوە تورکیا خۆیان تەسلیم کردنەوە بڕۆن دەوڵەتی سێم لە ئەلبانیا دانیشن و ئەنواع ئەمەرجی هەیە ینی ئێمە قسەگوی بێ مەسەی وەک وتم لە ڕێکوتنی نێوان فارک و کۆڵۆمبیا ئێمە کۆمەڵی ئاماژەمان بینی کە دەوڵەت نێتی جددی هەبوو کردی هەنگاوەکانی سەرکەوتو بوون تا ئێستا بەیەکەوەن بەڵام قسەکەمەوەیە تورکیا نێتێکی جددی نییە تورکیا وەک وتم ئەو ئاڵوگۆڕانی کە لە منتیقەیە لە داهاتوو شاڕوەدەن دوای 7 ئۆکتۆبەر حتمما چانسێکی بۆ کورد هەیە حتمما چانسێکی باشی بۆ کورد هەیە بەڵام ئەو ئەوێ بەشێک بێت لە تێکشکاندنی ئەم چانسە وەکو چۆن لە سایکس بیکۆ و لە کۆنگرەی لۆزان و لە چولەجێ کاردوێتی سەرکەوتوش بووە ئەمە یەکەم دووهەم ئوستاز ئەوێ گەورەترین مەترسی لەسەر خۆی دوور خاتەوە یان کۆتایی پێبێنێکە پێکاکایە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی سیاسی کاتمان زۆر کەماوە بە کورتی دەمەوێت بزانم ئایا بەڕاستی پەکەکە خۆجەلان پلان بی هەیە لە ئەگەری دەرکەوتنی نیەتی خراپی ئەردۆغان و حکوومەتەکەی بەرامبەر ئەم پرۆسەیە پلانی بی چییە؟ ئایا تەواو شۆڕشی چەکداری لەمڕۆ کۆتایی هاتووە هیچ ئەگەرێک بۆ سەرهەڵدانەوەی دەبێت؟ باڵێ بێگومان شۆڕش بەڵام وتم پەکەکەی پێش کۆنگرە و دوای کۆنگرە پەکەکەی ئێستانیە بەڕاستی ئەم پەکەکەیە نابێ ئەمە یەک دوو هەم ئوستاد بەم پەیامانەی ئۆجالانیش بڵێم پێکاکە لە هەر حاڵەتێکدا کە بەڕێوە ڕوان پرۆسەیە ئینشقاقتیایە بەرجەستەیە واقعە و پێشم وانی هەمویان ڕازی بن بە چەکدانان و بە کۆتایی هاتن بە شۆڕشی قەندیل و بە کۆتایی هاتن بە ناوی پەکەکە و کەچەکە و ئەمە خواستی گەورەی ناو بەشێکی ناو پێکەکەیە و دایدەنەوە وتم ئەو وڵاتانی قلیمیش بەرژەوەندیان لەوە یەکەم شۆڕشە کۆتایی پێنەیە بۆیە پرسێکی واقعیشە مثلەن خۆ هیچ ینی لە سادەترین حاڵەتە ئەڵێ مافە کللتوریەکان جێبەجێەکەم مافە کللتوریەکان تورکمانەکانی هەرێمی کوردستان 100 بەرابەری کورد لە تورکیا مافی کللتوریان هەیە. زۆر سپاس ئەنوەر حسێن شرۆڤەکاری سیاسی و نووسەر سپاس کە لەگەڵمان بوویت ماندوومان کردیت لەگەڵ زوم بمێنەوە.